پاسکیل یەکێکە لە هەرزانترین و پاکترین ئامێری گواستنەوە. مێژووی سەرهەڵدانەکەی بۆ نزیکەی 2 سەدا پێش ئێستا دەگەڕێتەوە. وشەی بایسکل وشەیەکی یۆنانی کۆنا لە 2 بڕگە پێکهاتووە. بی بەواتای 2 دێت. سکیل بەمانای 2 چەرخە دێت. ئەو 2 وشەیە گواسراونەتەوە بۆ ئینگلیزەکان. لە فەڕەنساش پاسکلیتە بەکاردێت. لە کۆمەڵگای خۆشمان بە پاسکیل باوە. مێژووی دروستکردنی بۆ ساڵی 1870 دەگەڕێتەوە کاتێک داهێنەری ئەڵمانی کارل درایس یەکەم شێوەی پاسکیلی پێشکەش کرد کە بە درایسن ناسرا. ئەو ئامێرە پایدەری نەبوو، دەبوو بە هێزی پێ بزوڵێندرێ. چەندەیەک دواتر لە فەڕەنسا یەکەم پاسکیلی پایدەردار دروستکرا، بەڵام شێوەی ئەمڕۆی لە کۆتایی سەدەی 19دا سەری هەڵدا کاتێک جۆن کەمپ ستارلی دروستی کرد. ئەم گۆڕانکاریە ڕێگەی خۆش کرد بۆ بەرهەمهێنانی پاسکیلی مۆدێرن کە بە تایە و سیستمی زنجیر و گۆڕینی خێرایی بەرەی پێدرا. لێرە یەکەم چیرۆکی پاسکیل دەستی پێکرد. بۆ یەکەم جار دەنگی ڕینگەکانی پاسکیل بیسران. لەم ڕێگەیەوە ڕۆژانە سەدان کرێکار بە سواری ئەم جۆرە پاسکیلە بەرەو کۆمپانیای نەوت بەڕێ دەکەوتن. بۆیە پاسکیل بووە بەشێکی گرنگی ژیانی کەرکووچیەکان. لە کەرکووک لەگەڵ دامەزراندنی کۆمپانیای نەوت ئینگلیزەکان پاسکیلیان گەیاندا کرێکارە بیانیەکان. دواتریش بۆ کرێکارە کەرکووچیەکان بووە ئامرازێکی سەرەکی گواستنەوە لە شوێنی خۆیانەوە بۆ کۆمپانیای نەوت. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە قۆناغێکی نوێ هاتەکایەوە و ئینگلیزەکان هێڵی شەمەندەفەری بەغداد کەرکووچیان بەستەوە بە کۆمپانیای نەوت. ئەمە بووە هەنگاوێک تاکو و کرێکارەکان لە ماڵی خۆیانەوە بە پاسکیل بێنە وێزگەکە و لێەوە بە شەمەندەفەر بەرەو کۆمپانیا بچن. لە دوای ئەوە پاسکیل بووە دیاردەیەکی بەربڵاو و چووە هەموو جونگەیەکی ژیانی کەرکووچیەکان. دیاردەی پاسکیل هاتنی بۆ عێراق و کوردستان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی داگیرکاری ئینگلیزەکان لە جەنگی جیهانی یەکەمەوە. ئەمەش خۆی ڕێچکەیەکی مێژووی هەیە. ئێمە ئەومان لەبیر نەچێت شۆڕشی پیشەسازی و داهێنانی ئامێرەکان و بەتایبەتی ئامێری گواستنەوە لە ئینگلتەراوە سەری هەڵدا، لە بەریتانیەوە سەری هەڵدا لە سەدەی 18دا و هەمان کات بەریتانیا لەو سەردەما جلهێزێکی گەورەی جیهانی بوو و سەرکردەی بزوتنەوەی کۆلۆنیالیستیە کرد. فبۆیە لە کۆتاییەکانی سەدەی 19هەمەوە کە دەستیان کرد بە بزوتنەوەی کۆلۆنیالیستی و داگیرکاری لە مناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆیە بە دوای بازارێکە گەڕان بۆ ساختکردنەوەی هەموو ئەو ئامێر و داهێنانە پیشەسازیانی کە هەیان بوو. بۆیە لەگەڵ جەنگی داگیرکاری جەنگی جیهانی یەکەمەوە بەریتانیەکان پاسکیلیان هاوردا عێراقەوە، بەڵام بە شێوەیەکی قەتیسکرا و کەم بوو بڵاو بووە. جۆری هەمبەر ئینگلیزی بوو. باشترین جۆری پاسکیل لە مێژووی عێراق هاتووە ئەو جۆرە بوو. بەڕاستی سووک بە قووەت ینی بەڕاستی کەم مەسرف 5,000 پاسکیلیان هێنا کە ئەمە هێنایان و بینیان وەڵا پاسکیل ئەمە زۆر شتی پێکرێت و کابرا دوای دەوام لە ماڵەوە سێرەکە قوماشی پێفرۆشەیە، سەلەیەکە کاتە قەدی بەفری پێدا بەشەکە گۆشتی تر وەڵا حاصل ماڵی ئیخوان هەشتۆفێک ئیخوان کە دەوڵەمەند بوون هەڵسان چوون ئەوان 5,000 پاسکیلی جۆری فلێپسیان هێنا، فلێپسی هۆڵەندی. چونکە کۆمپانیا فلێپس ئێمە بەتەمەنەکان شاری کەرکووک ئەزانن یەکێک لە سەرکەوتووترین باشترین کۆمپانیا بوو لە هەموو بوارەکەن لە بواری کارەبایات و پایسکیل و ماتۆڕمانە. ئەوانشون 5,000 پاسکیلێنە، بەڵام ئەمان پاسکیلەکانیان جیاواز بوو. مەسەلەن
هین پیاو بەجیا پاسیلی ئافرەت بەجێ ئافرەت لاشکاوە قەوسە چونکە ئافرەت دەبێت لە پێشەوە پێفرێتەوە پیاو نیە لە پاش پاسیلی سەلیان پیان سەلا بۆ کاسبی دوا و پشتە سەلای گەوری پێبوو بۆ نان فرۆشتن سەمون فرۆشتن گۆشت فرۆشتن بەفر فرۆشتن بەفر دابشکردن شتی تریش ینی قماش فرۆشتن بازرگانی ئینگلیزەکان چیان کردستان پاسشیریان هێنا جۆرێک پاسشیریان هێنا و بە قەسد دابەشیان کردە سەر هەموو ئەوانەی کە ئەیاویست یانی بەڕاستی ئەیاویست بۆ ئەوەی بەبێ جۆد و بە ئاسانی بگەن بە شوێنەکانی خۆیان تەمان ئەو پاسکیرانە ئەگەر هینم نەکردی بێ وازام هەندی بوون ماشەکەی جیاواز بوو ماشەکەی دوو ماشە بوو پێیانەوت هەمبەر ئەین جۆرێ بوو زیاتر هەمووی ڕەنگیشی ڕەش بوو هەمبەر بوو ئەمانە ئەهاتن ینی تاوزیانیان کرد سەر کرێکانەکان و مانگانە شتێکی با بڵێن کەم لە موچەکانە برداوەکو قستێک کە تاکو تەواو بوو تەبەن ئەو کاتە پاسشیل ڕۆڵێکی گرنگی هەبوو چونکە سیارە زۆر کەم بوو لەبەرەوە ئەوەی پاسشیری هەبووایە ئیتر بە ئەیامەت ئەم کابرایە هینە یانی دیتر با بڵێن ئەو ماڵە پاسشیری هەیە یانیتر وەکو شێوازێک لە شێوازی هین بوو تەرەف بوو ینی هینی تەرەفی کەرکووچەکان بوو زیاتر لە کەرکووک پاسکیل هەمان شت ئینگلیزەکان هاوردیان بە تایبەتی کاتێ ئینگلیزەکان ئەبن بە یاخود یەکەم بناغەی دروستکردنی پیشەسازی نەوت بەدەستی کۆمپانیایەکی ئینگلیزی وەکو بەڕێوەبردن و وەکو خاوەندارێتی کە کۆمپانیای نەوتی عێراقی بوو لە کەرکووک ساڵی 1927 بەدواوە دامێزرێنن و ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران و کرێکارانی ئینگلیز لەگەڵ ئەو کۆمپانی دێن کارەکەن لێرەدا ئینگلیزەکان ڕێچکەیشان هەبوو لە بەڕێوەبردن و دەسەڵات لە عێراق لە هەموو دام و دەستگاکان ئەنویست ئەو دیاردە ژیانە کۆمەڵایەتی و ئابووری یعنی کە لە بەریتانیا هەبوون بیگوازنەوە بۆ ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی خۆیاندا بوو بۆیە لە ناو کۆمپانیای نەوتی کەرکووکیش هەمان شت هەموو ئەو داردە و ژیانە کۆمەڵایەتی و ئابووریانی لە بەریتانیا هەبوو هاورویان لەناو کۆمپانیەکە ساغیان کردەوە بە تایبەتی کە ژمارەیەکی زۆری کرێکاری ئینگلیز لەوێنە کاریانە کردەوە بۆیە دیاردەی پاسکیلیان هاورد جارێکتر ئەو فەرمانبەرە ئینگلیزانە بەکاریانە هاور بە تایبەتی لە ناوچەکانی ناوچەی پیشەسازی و لە عەرەفە و لە عەرەفەی موسێجە ئیتر هەندێک جار وەکو دیاردەیەکی هیوایەت بەکاریانە هاورد و هەندێک جاریش بۆ خۆیان بۆ گواستنەوەی نێوان خۆیان لەو شوێنی کارکردن و شوێنی حەوانەی خۆیان بەکاریانە هاورد بۆیە ئەم دیاردەیە کە کرێکارە و فەرمانبەرە ئینگلیزەکان بەکاریانە هاورد پاسکیریان بەکارە هاورد گوازرایەوە و فەرمانبەر و کرێکارە کەرکووچەکانی چاویان لەوانە کرد هەڵسان دەستیان کرد بە بەکارهێنانی پاسکیل وەکو هیوایەتێکەمە لە قۆناغی یەکەمدا ئەمەرە چەتە چییە و خەنەی جوان وەسمەی جوان دەرمانی چێچ و مۆریان و ئەم شتانە خەنە و وەزمە و ئەم شتانی بە پاسی لە فرشت ئەو پیاوە بە گۆرانیەوەی دانی گەڕێک نامە لە شاری کەرکووک نەیبینێت من جارێکیان پورێکم هات بۆ ماڵمان لە ساحتێرە من ئەوی چای پێکەوت وتی عمەرە چێکە لێرە وتی کاکە من لە هەموو کەرکووکم خوا لە گەڕەکەی تۆ ناسڕێمەوە ئێمە بێت و بەراوردێ بکەین لە بینی کەرکووک و هەندێک شاری ئۆروپی بچەم بوون منە هۆڵەندا هۆڵەندا بڕۆی ژمارەی پاسشیل لە هۆڵەندا لە ژماری دانیشتوان زیاترە یعنی تۆ لەوێ هیچ عیمارەیە نابینی لە پێش لێرە عیمارەکان زۆربەی سیارە لە بەردەرگاکان لەوێ هەمووی بە سەدان پاسشیل لێ ینی شوێنی وای لێیە محەتەی قتاری وای لێیە مەخزنە ئەچیتە وەکو گەراجی پاسشیلە ئەچیت ئیتر تۆ پاسشیلەکە ئەچی پاسشیلەکە دانیت و قفڵەکەیت و پارەیەکە دەیت و ئەڕۆی وای لێ هاتەوە بەیانیان بە هازارەها پاسشیلە بینی لە محەتەی قتار لە خوارەوە دانراون خاوەنەکەی سوا قتار بۆ ڕۆیشتۆ بۆ شوێنتر دوای دێتەوە دیسان سوای پاسشیلەکەی بێتەوە ئەگرێتەوە بە ناو شارەوە گرێتەوە ئێمە ئەگە بمانێ ئەو نەریەتە جاتر بگەڕێینەوە یعنی بەڕاستی پێویستان بە زۆر شتەیە یەک ئەوەیە ڕێڕەوی تایبەت لە ناو شارەکانە دروست بکرێن دووس مەسەلەی پاسکیل یانین وەکو جاران خەڵکەمەوەی فێری پاسکیل بوو بێزە ئەیسا هەموو کەسێک نازانێت پاسکیل فێر بێت یعنی جۆرێک لە بیرکردنەوەیەکە هەیە بۆ مەسەلەی پاسکیل
ئیشەیە گەڕێتەوە بۆ باوکم بەرحمەت بێت لە کاتی خۆیان کە پاسکێتی بوو کە دەستی کرد بە پاسکێتێتی ئەوە بوو سەرەتا دوکانی دانا کاکەم عەبدولخاڵق برا گەورەکەم کەوتە ناو ئەمیشەوە ئیتر دوا بەدوایەوە کاکەم جەماڵ ئیتر براکانی کەم دوا بەدای هەتاوەکو منیشەوانە لە ساڵی بە نسبەتی من تەمەنی خۆم 4 ساڵان بووم باوکم هێنامێتی بۆم ئیشە ئەوە تقریبەن وە 50 ساڵە منوە باسکێتێتیەکەمانە ئیتر دوکانەکانشمان با بڵێن سەرەتا لەم گەڕەکە بووین لە گەڕەکی عاشور دوکانماندانا پێش ئێمە ئەو دوکانەی هەر لەم گەڕەکە مەحەدین پاسکێتیە بوو ئەوە بوو ئێمە لێیمان کڕی کاکەم عەبدولخاڵق لەوێ بوو ئیتر منیش لەوانە یارمەتی مەدا وەکو شاگردێ دوای ئەوە با بڵێن دوکانی دووەممان کە کڕی ئەمە دوکانی عاشورمان بوو دووەم دوکانی لە ئیمام قاسم عەزە ماتۆرتیە بوو پێش ماتۆرتیەوەش پاسکێتی بوو ئیترەوە بوو ئەو دوکانەشمان کڕی کاکەم جەماڵ لەسەری بوو دوایی دوکانی سێمیشمان حەسەن بیجۆ هەبوو پێشەوەی بەبێ بڵێن بە وەستا حەسەن ئەوش پاسکێتی بوو لە حەسیرەکە لای جامع نایب ئەو دوکانەشمان هەمان شت کڕی کاکەم عەبدولخاڵقتر لێرەوە گواستیەوە بۆوێ ئێمەمانەوە لە ئاشور ئیتر بەردەوامی بەڵام سەرەتای من لەم مەنتیقەیە لای کاکەم ئیشمەکرۆنە دوایەوە دوکانێکی پاسکێتی هەبوو وەکو شاگردی لای جەسری تەبەق سەلی جەسری یەک فەخرەدین پاسکێتی هەبوو پێڵێن فەخرەدین عەلە گورگە بەوە مەشهورە من و کاکەم جەلال سەرەتا ئەلێوانە بووین حاجی محەممەدیشە بوو ئەوش وەکیلی پاسکێتی بوو ئیتر درێژەمان کێشا بەم پاسکێتی هەتا ئەمڕۆیە من یەکێ لەوانە کوڕی خۆمە ئێستا لە وڵاتەیە لە هەمان شت سارەیەکی وەکو مجەمیدە دایناوە دلڤەری تەلەفۆنی بۆکە نەچێ پاسکێت چاکە لە خاریت کوڕەکەم ئێستا لە خاری زوا پاسکێتیە ئەوتی باوە منیش هەمان ڕێچکەی تۆگرم هەند بەردەوامە بم لەسەری ئەگەر بەراوردێکی سادە و ڕوون بۆ ڕێژەی پاسچیل لە کەرکووک بکەین بۆمان دەردەکەوێت کە لە ساڵانی 1949 و 1950دا لە کەرکووک 1328 ئۆتۆمبیل و 1937 پاسچیل هەبووە واتە ژمارەی پاسچیل زیاتر بووە لە ئۆتۆمبیل دوای 20 ساڵ و لە ساڵی 1970 دووبارە بەراوردی ڕێژەی پاسچیل و ئۆتۆمبیل کراوەتەوە و دەرکەوتووە ژمارەی ئۆتۆمبیل گەیشتۆتە 7493 ژمارەی پاسچیل گەیشتۆتە 9308 واتە لەو سەردەمەدا ڕێژەی بەکارهێنانی پاسچیل زیاتر بووە لە ئۆتۆمبیل لە قۆناغی دووەمی دوای جەنگی جیهانی دووەمەوە کە کاتێ مانگرتن و ڕاپەڕینی کرێکاران دەست پێ دەکا بە تایبەتی کرێکارانی کەرکووچەکانی ناو کۆمپانیای نەوت و داوای ئیمتیازات و خزمەتگوزاری زیاترەکەن و باشترکردنی بژێوی ژیانی خۆیانەکەن لە ئیدارەی کۆمپانیا ئیدارەی کۆمپانیا هەڵدەستێت بە پێشکەشکردنی خزمەتگوزاریشی زۆر لە هەموو بوارەکان بۆ کرێکارەکان هیچێ لەو خزمەتگوزاریانە ئەوەیە کە هەوڵەدا ئاسانکاری بک بۆ گواستنەوەی کرێکارەکان لە شوێنی حەوانی خۆیان بۆ ناوچەکانی پیشەسازی نەوت و ناوچەی کارکردنیاندا بۆ یەکێلۆ کارانە کە ئەیکا هێڵێکی شەمەندەفەر دروستەکە لە ناوەندی کەرکووکەوە کە ئەیبەستێتەوە بە هێڵی شەمەندەفەری کەرکووک بەغداوە بۆ ناوچەی پیشەسازی کە نزیکەی 16 کیلۆمەتر دەبێت وێزگەیشی بۆ دروستەکە ئەو وێزگە ئێستا با بڵێن لەو چوارڕیانەی کەوا لە نێوانی سەحە تێران و گاورباخی و عەرەفە و ئەو ڕێگایی کە ئەچێ بۆ عەمەلە شعبی و بۆ یایچی و ئەو ناوچانە ئەلێنەهات ئەو بازنەی کە پێڵێن بازنەی چوارشەمشێرەکە لە کەرکووکان وێزگەی سەرەتای ئەو شەمەندەفرە لێنەوە دەست پێ دەکات بۆ گواستنەوەی کرێکارەکانیان بۆ ناو ناوچە پیشەسازیەکان بەڵام لێرەدا هانی هەموو کرێکارەکانەدا و یارمەتیشانەدا بە پارە هەندێک جار بۆ کڕینی پاسکیل و بەکاری بێنن وەکو کەرەستەیەک وەکو پێداویستیەک بۆ گواستنەوەیان لە شوێنی حەوانەوەی خوێنواتە لە شوێنی ماڵەکانی خوێنەوە بۆ ئەو وێزگەیە فبۆیە بینین لە ساڵی پەنجاکانەوە ژمارەیەکی زۆری کرێکاری کۆمپانیای نەوت پاسکیل بەکاردێنن وەکو پێداویستیەکی گواستنەوە لە شوێنی ماڵەوەی خۆیان بۆ ئەو وێزگەی شەمەندەفەرە ماڵ های تۆفیقی خوان کە 5,000 پاسیلان هێنا و پەرەی پێدرا و سەرکەوتن هێنا و کچیش پێچ بۆ مەکتەب و مناڵشی تر پاسیل و لێخوڕی و وای لێ هادی تر مناڵێن هاندا ئەگەریان ئەگەر لە مەکتەب دەرچووی دیارەکەت پاسیل بێ ئەو کاتە
جژنی لەدایک بوون و عید میلاد ئەوشتانە نەبوو ناو کورد بەڵام ئەیان ئەگەر ناجح بووی پاسیل هەموو ئێسن دوای ئەو حاجی ئەحمەدێکە بوو لە شەقامی ئەوقاف طبعا ما حاج تۆفیق ئەوان لە شەقامی کۆماری بوون بازرگان بوون و بازرگانی هەموو ئامێرێکیانە کرد بەڵام یەکەم کەس ئەوان پاسیلیان دوای ئەوان حاجی ئەحمەد نایەکێنای ئەو پاسیلی هندی هێنا جۆری هندی ئیرۆیان پێوت ئیتر دوای ئەوە ئیتر لە هەشتاکان و هەفتاکان ئیتر بەداخەوە سین کە دەستی بەسەر بازاڕەکان ئەگرت کە لەبەرەوەی هەرزانترین بوو بەڵام جۆرەکانی کوالێتی باش نەبوو هیچ کوالێتێک ناگاتە کوالێتی هەمبەر دوای ئەوە فرێبیست دوایەوەش هەندی دێت ئێستا لە ڕۆژگاری ئەم ڕۆماندا تۆ دەبێت یاساکانی هاتوچۆش بزانی بۆی بتوانانی پاسکیل سوارێکی باش بیت یعنی بۆ تۆ دەبێت بزانی بەلای چەپا ڕۆی بەلای ڕاستە ئەڕۆی ئەوە کامە پێش تۆیە لەکوێوە ئەوەستی لەکوێە نەکەی ئەمە جاران نەبوو بەڵام ئێستا هەیە دەبەرەوە ئەم یاسانە لە ئەوروپا لە ئەمەستا هەمووی جێبەجێ ئەکرێت یان بە شێوەیەکی خەڵک ناتوانێت یەکێکی پیادە ناتوانێت لەسەر ڕێڕەوی پاسکیل بڕوان یان تۆ ڕەنگە بۆ ڕەسمگرتنیش زۆر بە زەحمەت بچیتە سەر ڕێڕەوی پاسکیل بڕێ من ئەمێ لێرە ڕسمێ بگرم دەبێت زوو تاوێکی پێشەوەی پاسکیلێ بێت پاسکیلی ڕۆزە بوو ڕۆبنوتە بوو هەمەر هەبوو ئەوە شازی پاسکیل بگە لێ پاس لێ باز بوو هندی هەبوو هێرۆ و عێراقیش هەبوو بەڵام پێیانەوت ئەمە تەجمیعی عێراقی یعنی وەکو بڵین بەستینی عێراقی بوو پەستی بوو پێیانەوت پاسکیلی عێراقی ئەمانە بوو لەو سەردەمەیە پاسکیلی زۆر چاک و باشم وانە بوو ئیتر ئەم کۆمەڵە پاسکیچیوانە پاسکیچەکانیش ئەو قەدیمەکانی پێشوو با بڵێن حاجی عەبدوڵڵا هەبوو لە جووتخەوە جەبار پاسکیچی هەبوو ئەوش برابوون هەردووچان لە جووتخەوە حاجی حەسەن هەبوو پێیانەوت عەول حەسەن ئەو لە شۆڕیزە بوو ئێستا عالم دەڕازاتە پاسکیچی کوڕەکانی ئێستا لەوێن کاک محەممەدوانە پاسکیچی قەدیمیش وەکوانێک کە بێت یادم لە قۆریە ئەینەن سەبتی هەبوو کابرای بناوی سەبتی بوو ئیتر مەحێدین پاسکیچی ئامانە فاتح پاسکیچی هەبوو هەر لەم گەڕەکە بەراورد لێ بکەین ئێمە لە دوای جەنگی جیهانی دووەم بە تایبەتی لە ساڵی 50کاندا ژمارەی کرێکار لە کۆمپانیای نەوت ژمارەکەی ڕێژەکەی بەرزەوە بوو نزیکەی لە 6,000 بۆ 7,000 کرێکار ئەبوون بۆیە لە 150 زیاتری ئەم ژمارە کرێکارانە لە خەڵکی کەرکووک خەڵکی ناو گەڕەک و کوچە و کۆڵانەکانی ناو کەرکووک بوون بەشێکی زۆریان لەم 3-4,000 فەرمانبەرە هەمووی پاسکیلی بەکارە وەیە پاسکیل بوو بە دیاردەیەک و بوو بە پێداویستیشی گواستنەوە لە کەرکووکە و ئەمە بوو بە پاڵنەرێک و هۆکارێک بۆ ئەوەی چەندین دوکانی فرۆشتنی پاسکیل لە کەرکووک بکرێتەوە بۆ فرۆشتنی جۆرەکانی پاسکیل و چەندین دوکانی چاکردنەوەی پاسکیل بڵاو بێتەوە لە کەرکووکدا و بوو بە پیشەیەک بۆ ژمارەیەک چینێکی تر کەوا بۆ چاکردنەوەی ئەو پاسکیل و یاخود بۆ فرۆشتنی ئامێرەکانی پاسکیلدا حاجی عەلی هەبوو لە ڕەحیما بەنابانگ بوو مام قادر هەبوو لە شاترلو مەلا هەبوو مەلا بێبیرم دێ بە پاسکیلچی ئەوەندە دەوڵەمەند بوو توانی لە ناو بازاری ئیسکانی هەولێر کاتی خۆی خانوێک بکڕێت دوای کە خانۆکە درایە تقریبا نزیک $1,000,000 زیاتر ینی پاسکیلچەکان دەوڵەمەند بوو تر پاسکیلچێتی هەموو گەڕەکانی گرتەوە لە شۆرجە لە مسەڵا لە گاورباقی لە هەموو بازاری قۆریە لەوێ هەموو شوێنەکان پاسکیلچی هەبوو ئەوەی بازاری قۆری پیان سەبتی بەبیرم دێ کابرایەک بوو ئیتر لە هەموو شوێنەکان هەبوو وەکالەتیان وەرگرت هەمویان وەکالەتەکان زیادی کرد لە کەرکووک وەکالەتی پاسکیل ئیتر پاسکیل زۆر بوو تەنان دوای لات پاسکیلی سەربازیشان هێنا یعنی لە کەرکووک لەبەرەوەی کۆمپانیای نەوت و سەربازگەی کەرکووک ئەو فرقەتانیان پێواتە تیپی دووەمیان پێوە دوای بوو بە فەیلق سەربازەکانیشی تر پاسکیلی سەربازیە بوو ڕەنگی سەربازی پێ بوو زیاتر هەندیەکان بوو نەقشی هەبوو بەڕەش من بەبیرم دێ هەندێک پاسکیلچی پاسکیل کۆنیان نەکڕی بۆ یاغانەکرد و مۆمەکیان هێندانیشسان دووکەڵی مۆمەکان لێدا وەک نەقشە هەندێکە دەریانە کرد پاسیلەکان بۆی بە نرخی تازە بیفرۆشنەوە جاران کە پاسکیل زۆر بوو لە هەموو گەڕەکەەکانی کەرکووک
گەڕەکەکان ناڵێم کۆڵانەکان پاسکیلچی لێ بوو ئێستا پاسکیلچیش زۆر کە بووە ئەمانە هەمووی یانین وێنەیەک بوو لە وێنەکانی کەرکووک ینی جاران کە ئەگەر ئێستا با بگەین بتوانین بگەڕێنەوە بۆ پێش 30 ساڵ و 40 ساڵ سەیری هیچێک لە شەقامەکانی کەرکووک بکەین بێگومان ئەتوانم بڵێم زمانێکی زۆر پاسچی دەبینی بەڵام ئێستا بە دەگمەن پاسچی دەبینی لە شارەکانە هەیە لە حەجمێک ترش لەوە گەورەترە بوو سێتایی بوو یعنی سێتایی بوو نەوعێ بوو هەندی بوو نەوعێکی زۆر نایابوو جوان و تۆ ئەمایشێک بوو لە قۆناغەکانی فێربوونی پاسچیر مەسەن بۆی خاچی و بتوانێت دەستی ئیم بێت و دوایەوە ئەنجا چووە سەر پاسچیری گەورەتر ئەین پاسکیل جۆری زۆر بوو یعنی ئەتوانی بێزگەلەوە جوانکاریش هەبوو بۆ پاسکیل بۆ نمونە جوانکاری دایانە ڕەنگی زەرد و سوور بوو گڵۆبی بچووکی بریقەدار بوو یا لایەتێکی باشی لە پێشەوە هەبوو یا جڕەسی هەبوو یا لایەتی هەبوو ئەمانە هەموو یا ئاوێنەی هەبوو من وەکو خۆم لە ساڵی 71 پاسکچیم ئەوەوە 50 ساڵ پاسکچیم 50 ساڵ بەڵێ کاکەم ستارە و کاتێ ئێمە زۆر پێکەوە بووین هەردووکمان بە زیاد من و کاکەم ستار درێژەمان تێشا بە پاسکەچی پێکەوە بینەوانە ئێمە حوتین بەڵێ هەر لە کاکەم عەبدولخاڵق کە برا گەورەیە تاوەکو بچووکتریان منم هەر پاسکەچی بوون کاکەم جەماڵ هەر پاسکەچی بوو عەبدولخاڵقەوە برا گەورەکەمە کاکەم جەلال لایەزال ئێستا بەردەوامە لە پاسکەچی بەرامبەرمە و جیرانمە ئەو شەر پاسکەچی بوو کاکەم خالیدیش ماوەیەکی زۆر هەر پاسکەچی بووە و لە شۆڕیزە بوو ئەم دیاردەیی بەکارهێنانی پاسکی لەلایەن کرێکارانی کۆمپانیای نەوتەوە گوازرایەوە بۆ هەموو ئەو فەرمانبەر و کرێکارانەی لە دام و دەستگاکانی تری ناو ئیدارەی مەحەلی کەرکووک بوون ئەو چۆن ئێمە ئەگەر بزانین هەتا کۆتاییەکانی شەستەکان و سەرەتای حەفتەکانی سەدەی 20 کەرکووک ناوەندی شاری کەرکووک زۆر بچووک بوو ئەو گەڕەکانە بوون کە لە دەورە پشتی سەرای بوون واتە لە هەر لە چایخانەی مەجیدیەوە تا ئەگەیتە مەحاکم ئەوێنەدا هەموو دام و دەستگا و فەرمانگەکانی ئیداری مەحەلی کەرکووک لەوێنە بوون و ئەو گەڕەکانی لە دەورە پشتیش بوون بە تایبەتی ئەو گەڕەکانەی مەسەرەن لەو دیوی خاسەوە لە ئیمام قاسمە و زێویە و ئاغ حوسێن و موسەڵا و پریادی و ئەمانەوە فەرمانبەرەکان ئەوانیش چایان لەو فەرمانبەرانی کرێکان کرد پاسکیلیان بەکاراوە بۆ گواستنەوەی خۆیان لە شوێنی حەوانیان بۆ فەرمانگەکانی خۆیان یاخود لە بەرەکانی تری گەڕەکەکانی تری وەکو ئەڵماس و شاترل و قۆریە و تەپەی مەلا عەبدوڵڵا و گەڕێکی شوان و تەنانەت تا ئەگاتە تسعینیش ئەمانە زۆر بە ئاسانی ماوەیەکی کورت هەبوو زۆر دوور درێژ نەبوو ماوەکە ئەتوانی پاسکیل بەکاربێنن وەکو پێداستیەکی گواستنەوە و حاجەتێک بەکاری بێنن بۆ گواستنەوەی خۆیان بۆ سەرکارەکان یاشاش پێشکردنەوە خۆیدی هۆڕنیان بۆی دانا گڵۆپیان بۆی دانا بۆ شوان گڵۆپەکەش لەسەر چی داینەمەشیان بۆی دانام و لەسەر سوورانەوە تایەکە ئیشێ کرد یعنی تایەکە بۆ سا گڵۆپەکە ئیشی ناکرد دانا جەڕەسیان بۆی دانا جەڕەس پێش شۆڕن جەڕەس هەبوو تایبەت ببینم دێ هەندیەکان زیاتر لەگەڵ هەندیا هات جەڕەس هات ئەو جەڕەسەش ئاگادارکردنەوە لە شوێنان بۆی خەڵک بزانێ یان شەوان کە باتە بۆ شوێن چکە پێش وەلایەتی هەبێت لایەتی نەبووایە شەوانش بەکارهێنا کابرایەکە بوو لە ڕەحیماوە بە ڕەحمەت بێ مەلا حوسێنیان پێ نابی نابوو 16 ساڵ بە پاسیلی سەر لە سەمونی فرۆشت کابرایەکی زۆر نابینایکی با بڵێن ڕووهین بوو بەڕاستی مێشکڕوون بوو هەزری ڕوون بوو یعنی ئەگەر تۆ پارێکی قەڵبت بدای پێی ئەم پارە و تو جوزی و ئەمانە دروستەکرا ئەیزانی بەیانیان سەمونیان بۆیانە بە چیسێکیان هەکبەیەکیان یان جاخێکیان لە دەرگاکە بەسە لە دیوە بەیانیان ئەمان ئەچوون بێوە ماڵەکە لە خەوەرسێنن سەمونەکان بۆیان داترخوان کەیف ڕەسان کەیفخوانە سەرمانگ و سەرمانگ ئەچوون حساباتیانەکە کاک سلێمانێکە بوو شێخ حوسێنی بوو تا ئەم دوایە بەردەوام بوو تا چەند ساڵێ لەم پێش بە پاسیل هەر سەمونیە فرۆشت هەر بۆ پاسیل سەلەیە پاسیل سەلە جیاوازەکە چی بوو تاکەی دواوەی پاشەوەی گەورە بوو ئەو پێشەوە بچووک بوو بەڵام سەلێ گەورە ئەو دوایش سەلێک نیوەی بەقدر سەلەکەی تر لە پشۆشدانە ئەمانی تر مقەبا و بەتانی شتاندانە سەمونەکەیاندانە هەر چەند سەعاتێکش بە گەرمی ئەمایەوە گەیشتووە ڕادەی کە خەڵک تەسجیل لەسەردانا یعنی تەسجیلیان لەسەری دانا و سەماعی گەورەیان لەسەری دانا و بۆ خۆیان
پیاسیان کرد بەڕاستی وەکو پێ دەڵێم بوو بۆ نەرێتیشی کۆمەڵایەتی بوویان بۆ سەیرانش بەکارێنا من خۆم یەکێکم لەوانێکەوە هەتا خەرهەنجیر چوومە بە پاسکیل تا یایچی چوومە بە پاسکیل تا دەی باوە چوومە بە پاسکیل ئەمانە هەر بە پاسکیل بۆ سەیرانە ڕۆیشتین مەسەن 4-5 ڕەفیق پێکەوە ڕۆیشتین بە پاسکیلە ڕۆیشتین و ئاهاتینەوە. بە حکمی ئەوەی کەرکووک تۆباغرافی یاخود جوغرافی دەشتاییەکە بەکارهێنانی پاسکیل ئاسانە و بۆیە ئەبینین ئەم دیاردەیە لە شارەکانی تری هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی و هەولێردا زۆر بە درەنگ بڵاو بۆ وەکو کەرکووک لە سەرەت ناوەڕاستی سەدەی 20 بەڵاونەوە. هەفتاکان بە خوارەوە لە سلێمانی بەسەراتیش خۆشیان مسلمان دەرکردویانوت لە کەرکووک گەر کوڕێک نەزانێ پاسی لێ خوڕێ کچی نادەنێ واتە مەرجی نێنان بۆ کوڕە بوو دەبای پاسیل بزان لێ بخورێت ینی وها پاسیل گرنگ. شارەکانی دەوروبەری کەرکووک دایمەن سەیری ئەویان ئەیان بە کەرکووکیانەوت کەرکووکی کە لە دایکە بێ فێری پاسیل سواری بووە یا ئەیانوت مەسەرەن کەرکووک ئەگەر کەرکووکی پاسیلی نەبێ بچێت داوای ژن بکە ژنی نادەنێ. ئەو کاتە هیچ زۆر ئاسایی بوو کە ئافرەت بە پاسیل بازاڕیە کرد ئەچون بۆ دەوام کچەکان زۆر ئاسایی بوو بەڵام بەداخەوە ئێستا ڕەنگە ئاسایی نەبێ ئەگە ئافرەتی پاسی لێ خوڕێ بەڵام هەرچەند دانەدانابین لە شاری کەرکووک ئافرەتی پاسی لێ خوڕ و کاتبی پیاوەکە بەڕاستی ئەمەم جێ دەستخۆشیە. یعنی ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندێکی مێژووی هەیە لەم شارە پاسیل ئەوە نام ڕغبەتی هەبوو ینی بە زۆری زۆر جارە دزرا ینی خەڵک چاوی لە دزین پاسیل زۆر بوو کە یانجی بۆ یاغیان نەکرد بۆی نەناسرێتەوە. ڕۆژێک لە ڕۆژا من پاسیلم لێ خوڕی ئەو ئاسنەی کە لە بینی سوکانەکە و سەرجەکەی هەیە یەکێک ڕەفیقێکم لێ دانیشت بوو لە دواوەش ئینێکی شوێنی دانیشتنە بوو هیچێک لێ دانیشتە بوو لە بان سوکانەکەش لە سەر سوکانەکەش کەسێکی ترا یانی تقریبان 1-2 کەسەوە سواری یەک پاسیل بووین ئەمە خۆی لە خۆی وەکو تقریبان ئەوەی سیارێکی دێت ئەمە ئەتوانم بڵێم ینی پاسیل کە ناوی پاسیل ناوی کەرکووک دێنی ناتوانیت ناوی پاسیلش نێنی چکە بەڕاستی پاسیل مێژوویەک بوو لەم شارە. بەڵام ئێستا پاسکیلەکان ئەمانە ئێستا چۆنەڵێ بێ سانسۆرە خەڵک هەر بۆ خۆی پاسکیل دێنێ لە هەر وڵاتێ بێ ئیتر بە زۆری ئێستا زیاد خەڵک تالیبی سینە سینیش حەسب ئەو تازیرەی کە ئێستا ئەڕوا شتی باش نایانی خۆسینیش هەر زاران ئێمە سینیمانە هێنا بەڵێن شتی زۆر چاک بوو زای و پاسکیلانش کە دێتێرە ینی بە تازەی سیرەکەی نەتایە نەچوپی نەکەرەستەی جەستەی تەنانەت شوێنێکی بشکێت ناتوانانی لە حینیشی بکەیتوانە هەمووی بۆڕیەکی تەنک. بەکارهێنانی پاسکیل بە شێوکی فراوان لە ناو کرێکارانی کۆمپانیای نەوتر لە کەرکووک بێ یا ئەو شارانی کە ئەم کۆمپانیایە کاری تێدا وەکو مووسڵ و بەغدا و بەسرا ئەبینین ئەمانە ژمارەیەکی زۆر لە یاریزانی پاسکیل سواری بەدەر ئەکەون و ئەبن بە پاڵەوانی یاریەکانی پاسکیل سوار لەسەر ئاستی عێراق و ئاستی ئەقلیمیشدا بۆیە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو لاپەڕە مێژوانەی سەدەکانی 20 کە باز لە پاڵەوانتی پاسکیل سواریەکە لە عێراق و مانە ئەبینی زۆری ئەو پاڵەوانانە یا لە بەسرا بووە یا لە مووسڵ بووە یا لە بەغدا بووە یا لە بەشێکی زۆریشی لە کەرکووک بووە. لە نێوان دیهاتەکان و شارچە پاسیل بەکارات دوای ئەوەی کە پاسیل چوە دەرەوەی کەرکووک پەنچەر دەرچوو پیان پەنچەری سەریع ینی خێرا یان پەنچەری گەرم پەنچەری سارد دەرچووتێ لەگەڵ خوانیان برد بۆ دەشت لە ڕێگا کابرا شتێکی پێ بوو پمپێکش پێ بوو بۆ هەوا ئەگە پەنچەرش بووە پەچی ناکەوت پەنچەری ئەکرد هەندێک جاریش تایەکی با بڵێن یەدەجان لەگەڵ خۆیان نابرد خەڵکی دەشتەی برد لەبەر لە دەشت پاسیل چی نەبوو ئەگەر زۆرە پاسیلە تاو تێک بچیان کرد ناو سیارۆیان لە شار چاکیان کردیان بردەوە دوای ئەوتر پاسیلی وەرزشیش کەوتە بازارە و لە یانەی سۆلاف و یانەی ئەو کاتە پیانوت یانە فێسەڵی پێشەوەی نایبنێ سەورەیەک لە زمان مەلیک یانی تیپی پاسیل سواری پەیدا بوو و لە جەژنانیش پاسیل ئەدرایە کرێ لە مەیدانەکانە مناڵهات پاسیلی بەکرێکت تا فێر بێت بۆ فێربوون یعنی ئەو شەبوو وەکو دەورەیەک وا بوو ئیتر ئەو پاسیلەی بەکرێ کرد
بزانە چەند خول بەدەر مەدانەکەی سوڕایەوە بە پاسکیل ڕێکلامی سینەما شەکرا کابرا لەبان پاسکیلەوە ڕێکلامی بڵاو کرد سینەما فیلمی سینەما ئەم هەفتەیە دێتەوە فڵان فیلم هەفتەیە وەگستا تەلەڤیزیۆن ئەم شتانە یان با بڵێن وەگیستە مۆبایل و ئەم پێشکەوتنە نەبوو هەموو کەسێک ئەو دقی ئاگات لێ بێ هەفتەیە دوو هەفتە پێشتر ڕێکلامیان نەکرد خۆزگە بتوانین جارێتتر ئەو نەریتە دووبارە بکەینەوە بەڕاستی نەرێتێکە ئەمە هەم بۆ ژینگە زۆر باشە هین کەمە کاتەوە جگە لەوەش بۆ تەندروستی زۆر باشە چونکە مەسەلێکی وەرزشە جگە لەوە شیانین لەو باوەڕەم شتێکی جوان بێت ینی خۆی هەر شێوازێکی جوانە من بە هاوچەر خێزانم هەندێک کەس وازان ئەمە شێ بڕابوونا بەڵام ئێستا لە ئەوروپا و لە وڵاتی پێشکەوتەکان یانی سەرۆکوەزیران هەبووە بە پاسکیل هاتووە بۆ داوە ئەمڕۆ زۆر زەحمەتە ئەگەر ڕێڕەوێکی تایبەت بە پاسکیل نەبێ زۆر زەحمەتە جاتر بگەڕێنەوە بۆ نەریتە کۆلەی جاران کە ئەوە ئەو کات خەڵک سیار وشتی وای نەبوو پارەی پاسکلیشی نەبوو ئێمە تقریبا 10 بۆ 15 پاسکیلمان هەبوو ئەو کاتە پاسکیلمانەدا بەکرێ سعاتی بە 60 فلس پاسکیل کە لێرە ئیستیرا دەکرا بۆ ئێرە هەمووی پاسکلی چاک و باش بوو حەسەب تەڵەب بۆیە هاتۆمانە لە هەموو شتێکەوەنە بە تایبەت بەم بڵێم باسی پاسکیل کەم ئەو کەرەستانەی کەوا جاران مەسەڵەن کە ئێمانێنا زیاد لە دوو وڵات بوو یەک سین بوو دوو لە هند لەو دوو وڵاتە هەمووشی بە کوالێتی باشە زۆر کەس نەیبوو توانای نەبوو بیکڕێ من خۆم یەکێکی خۆم پاسکیل چی بوو باوکم بە ڕەحمەتی هەر هەموو پاسکیلم بۆ کراویت باشە من خۆم پاسکیلم نەبوو من خۆم پاسکیل و پاسکیلم نەبوو خۆشەویستی بۆ پاسچیل و بەکارهێنانی لەلایەن کەرکوچیەکانەوە سنووری نەبووە. وەستا فروت پاسکیلچی یەکێکە لەو وەستایانەی لە ساڵی 1955ەوە پاسکیلچێتی دەکات و دوکانەکەی لە گەڕەکی شۆرجێ. تەمەنی 80 ساڵی تێپەڕاندووە و تا ئێستا بەردەوامە لە کارەکەی. وەک خۆی دەڵێت ئێستاش ڕۆژانە دەتوانێت 10 کیلۆمەتر پاسکیل لێ بخڕێت. 55 مخراوەتەوە تاریخەکەیە 55 مخەریفا لەم سوۆتەیە گەورەویی بەخوا دەلامەیە وەک من ئەختیارە وتی من ئەوەنە بمە پاسکیلم ڕاکات من تەموالی چیە بەچن غەڵەتە لەو چیلەکان دنیا پاسکیلێ بۆ عانە چون ڕاویانی شەکرداوە تۆمۆس وە پاسکیلە چونە جەوەڵبۆر بۆ قازانبڵاق بۆ ئەو نەمەتیخانە دەرەوە بە پاسکیل یەکێکی براکەی خۆمیش هەر لەوێ لە بەلەدێ مەلەدێ خەیت بوو هەلێ پاسکیلێک پێویستیان داپێ ئەچیان بجێت بەریگیان نازانم لە چۆنێ دانایان ئەیاکردە ناو ئەوە ئێبداوە قەتار بە قەتار ئەیاناش بۆ بەغا وازانم گوێنەیە وەرە ئەو پاسکیلانە هیچی لێ نەهات بە قورعان ئەوانە ئەمبەر و فرێبت پۆڵا بوو پۆڵا نازانم لە کوێ هاوڕیانەوە ئەڵمانیا بوو نابوو ئەوە ماشێ تازە ئەوە تا ئەچی ئەوە ئێستا نە پاسکیلێکی ئەو لەحیم دنیایان کردە ئەوە پاسکیل خوا لێ خۆشبوو مامسەمین ساڵی پار لە تەمەنی 93 ساڵیدا کۆچی دوایی کرد. چیرۆکی خۆشەویستی خۆی لەگەڵ پاسچیلە تەمەن 70 ساڵیەکەی دەجێڕێتەوە کە چۆن پارێزگاری لێ کردووە و چەندین جار هەوڵیان لەگەڵ داوە لێ بکردنەوە بەڵام ئەو ئامادە نەبووە لێی جیابێتەوە. ئێستاش خانەوادەکەی پاسچیلەکەیان پاراستووە. ئەمە لە 54ەوە لامە 54 ساڵی بیمەتە شورتە لە ئێتر دوای ساڵەکە ئەم پاسکیلەم کڕیەوە تەقسید وە تەقسید کرێم مانجی 3 دینار نەمتوانێەوە حاضر بیکڕم دوای تا شورتە بیم لە کەیوان ماڵم لەیرە بیتاڕژنم خواستوی یعنی گوڕ ڕۆژێ ئەوە دەوا مواجبم تەواو کرد هاتمەوە وە سەعاتێک و چارەگێ لێ کەیوانەوە هاتمە ئەیرە ئەگەر خۆشەویست نوێ ئەم فرۆشت کە ساتە داوایان کردن نەمفرۆشتە
یان داوایان کردەوە مادەرێن هەر نەمداوە فرۆشتنیشە نەمداوە